بیرکرایەوە لە دروستکردنی ئەم یەکێتیە بە کۆمەکی هەندێک لە مامۆستا گەورەکان و پێشەنگەکانی ئێمە یەکێتی زانایان دامەزرا لەوێ ڕۆژێەوە وەکو هەمیشە مامۆستایانی ئاینی ئیسلامی کوردستان لە ناو میلەتی خۆیان لەگەڵ میلەتی خۆیان لە هەموو بوارەکان و لە هەموو پرسەنەتەوەی و نیشتیمانی و ئاینیەکانە بەشداریەکی بەرچاویان هەبووە و توانراوە سپاس بۆ خوا لە شارەکانی کوردستانە ئەگەر زیادەڕەوی نەبێ ئاینی ئیسلامی کورد ڕەنگە جیاوازیەکێ بێ لەگەڵ خەڵکێکی ترا پێکەوە ژیانێکەیە کە کەس پەنجەی هیچ ئیتیهام بۆ یەکتر دروست ناکە لە نێوان ئاینەکان لە نێوان بۆچوونەکانی ترا پەیامی ئێمە پەیامێکی ئاسمانیە پەیامی خوای گەورەیە و گونجاو لەگەڵ ژیانی خەڵقا ئێمە هانی ئەو خەڵقا دەین کە ئەو بەیەک و ژیانی کە لێسە لە کوردستان هەیە ئەو تەبایەی کە لە ناو ڕیزەکانی میلەتە هەیە بەبێ جۆدانە هیچ ئایدۆلۆژیا بۆچوونێک تێکی نەدەن لە خۆیان و ئێستا ئەرچێک کاتۆتە پێشەوە بۆ ئەنجومەنی نیشتیمانی عێراق هەر کەسە لەوێش بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بە جوانترین شێوە ئەوە شتێکی باشە بۆ ڕۆژگاری ئەمڕۆ و بتوانێت بە دەنگەکەی خۆی ئەوەی لە دڵیاتی یەکلای بکاتەوە شتێکی باشە